کچەکەی تەلاقە درێ بەخوا نەبێ مناڵەکانت ببینی. چەندەها ئافرە تەلەفۆنم بۆ کا بە گریانەوە ئەڵێ خەریکە جەرگم دەرەچێ بۆ مناڵەکانم، مەرخە زورم ناڵم ببینم، یا ما باوکی خۆم بەخوا کچەکەم نابێ مناڵەکانت ببینی. ئەوش ئەڵێ بەخوا ناڵم ببینی تۆش. ئەمە زاڵمیە. بۆ لە تۆ زاڵمتر و بێویژدانتر و بێڕەحمتر هەیە؟ هەی دیکتاتۆر، هەی زاڵمی ستەمکار، هەی مجرم. مناڵێک 4 مناڵ 5 مناڵ لە دایکی مەحروم دەکەی، هەموو ڕۆژێ بە گریانەوە بیری مناڵەکانی دەکا. ئەبێ باجی ئەو نەفام و نەزانیە بدەی سوێن بەخوا. بۆیە هەر کەسێکتان واتان کردووە بگەڕێنەوە بۆ لای خوا، دڵنیا بن خوا تۆڵەیەکتان لێ ئەکاتەوە. گریان و فرمێسکی ئەو دایکە کە دێتە خوارەوە بۆ بینینی مناڵەکان خوا لە بیری ناکاو ئاگای دەیەتی. ئەو دوعانەی کە لە تۆی دەکا خوا ئاگای دەیەتی. بۆیە لە خوا بترسن، شوێنی دینی خوا بکەون، نەکو عرف و عادەتی عەشایری.